دامەزرێنەر و بەڕێوەبەری کۆمپانیای ئەپڵ ستیڤ جۆبز دەڵێت شتە گەورەکان لە بازرگانیدا هەرگیز لەلایەن یەک کەسەوە ئەنجام نادرێن، بەڵکو لەلایەن تیمێکەوە ئەنجام دەدرێن. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایاڵی داهێنانتان لێبێت. ڕۆژی هەڵهاتنی خۆر وا بۆ ماوەی 2 ساڵەچێت ئەم بۆنەیە بەهۆی ئەو پەتا کوشندەیەوە ڕاگیرا بوو. بەڵام ئە ساڵ میوانێکی زۆر ئامادە بوون لە کەناراوەکانی ئۆماها لە نۆرماندی بۆ پێشوازیکردن لە 78مین ساڵیادی هەڵاتنی خۆر. قەلەباڵغێکە مرۆڤان ڕۆژە دووشەبێ کەنارێ دەریای ئۆماها لە نۆرماندی کۆم بوون و تەماشای ڕۆژهەڵاتنێ کرن ji bo 78مین ساڵڤەگەرا دیدەی. Li şeşê Hezîrana 1944 hêzên hevpeymanan bi 7000 belemeyên bar helgirtî, li kenarê bakurê Fransa bi navê Omaha, Ota, Jono, Soward û Gol bi cih bûn. Her duê rojê da 4414 leşkerên hevpeymanan jiyana xwe ji dest dan. Ji wanan 2501 Emerîkî bûn û pitirî 5000 kes birîndar bûn. û li layê Almanî jî ve çend hezar kes hatin kuştin û birîndar kirin. Salvegera dîdeya ev sala dihête kirin piştî 2 salan li dîv hevra ji ber pandemiya Covid-19. Orêgirtin li hember seredanên geştiyaran hat bo ragirtin. Gelek kes hez bê dikin ev pîrozbahiyên ji bo rêzgirtin û bîranîna wan kesên ku aştî û azadî li vê parzemînê peyda kirî, ev salaya bi taybet û bi raman bû. Ji ber şerekê li Ewropa, dema ku Rûsya 24 Şibatê hêrişî Ukrayna kirî. ئینستیتوتی کەلەپوری کورد لە ساڵی 2023 دامەزراوە وەک ڕێکخراوێکی قازانجنەویست. دوو بنکەی سەرەکی لە شاری سلێمانی و دووهۆک و نوێنەرایەتی لە کەرکووک و ناوچەکانی دیکەی کوردستان هەیە. ئامانجیان ڕزگارکردن و کۆکردنەوە و سازکردنی ئەرشیفی کولتوری و کەلەپوری زارێکی کوردستانە بە هەموو کەمایەتی ئاینی و ڕەگەزی و نەتەوەیەکانەوە. تا ئێستاکە سەدان ئەلبوم و زیاتر لە 240 کتێبیان بە زمانی کوردی، سۆرانی، کرمانجی، عەربی، ئینگلیزی و زاراوەکانی دیکە بڵاو کردوێتەوە. خات و شێبا محەممەد کە سەرپەرشتیاری بەشی دیجیتالی دامەزراوەکەیە وەک فرودژەنێک بەشداری چەندین ڤیسیڤاڵ و چالاکی هونەری کردووە. مامۆستایی موزیشی مناڵان بۆ و لە زانکۆی سلێمانی بەشی زانستی موزیشی گەلانی تاواو کردووە. ئێستاش لە ئینستیتوتەکە لە ئینستیتوتی کەلەپوری کوردی کاری ڕزگارکردنی ئەرشیفی موزیک و فەرهەنگی کوردیە. ئێستاش شێباخان میوانی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکایە. ئەم کاتت باش شێباخان بەخێر بێ بۆ زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. ئەم کاتێ ئێوەش باش کاک ئاسۆ بە هیوام جەنابەت باش بیت. سڵاو لە بینەرانی شەکەم. هەر بژین. شێباخان بە ئینستیتوتی کورد دەست پێ بکەین کولتوری کوردی و کەلەپوری کوردی بە حەقەت پیاوێکی جوان بە خەمێکی گەورەوە کاک مەزهەری خالقی ئەگەڕێتەوە بۆ کوردستان و هەر بەو خەمە گەورەیەوە ئەو دامەزراوەیە دامەزرێنێت و سەرکەوتووە بێ. هەڵبەت خەمێکی زۆر گەورەیە بە کۆڵیا و خەمێکی زۆر گەورەی کردە ئەستۆی خۆی. ئەمە وای کرد کە وای کردوانی بەشێکی زۆر لە ئەرشیفی مۆزیک و کەلەپور و فەرهەنگی ئێمەی کورد لە زۆربەی شوێنە کوردنشینەکانی جیهان ڕزگار بکات. پێم خۆشە باسی دامەزراوەکەمان بۆ بکەیت. من زۆر سپاستانەکەم کاک ئاسۆ، دەستی جەنابیشتان خۆش بێت. سەرەتا ببوورە کە بەڕاستی بەرنامەکە مودەیەکی زۆری خان تا ئەم گفتوگۆیەمان دروست کرد. ئینشەڵڵا بەرنامەیەک و گفتوگۆیەکی زۆر باش و گرنگ ئەبێت. سەبارەت بە ئینستیتوتی کەلەپوری کورد بەڕاستی ئەتوانم بڵێم کە دەستگایەکی گرنگ و پڕ بایەخی کلتوریەوە تا دەستکەوتێکی زۆر مەزنی گەلی کوردە، نەتەوەی کووردە. دەستگای ئینستیتوتی کەلەپوری کورد ساڵی 2023 دامەزرا بە هاوکاری و بە هەوڵ و مادووبوونێکی زۆری مامۆستای گەورە مامۆستا مەزهەری خالقی کە توانی ئەم دەستگایە بەڕاستی دروست کات، بەرهەم بهێنێ، وای لێ بکە کە من و تۆ ئێستا گفتوگۆی لەسەرەکەین.
دەستگاکە ئێمە دوو بنکەی سەرەکیمان هەیە لە شاری سلێمانی و لە شاری دوهۆک و نوێنەرایەتیشمان هەیە لە هەموو پارچە لە هەموو بەشەکانی کوردستان. دەستگاکە ئامانجی سەرەکی ئەم دەستگایە کۆکردنەوە و ئەرشیڤکردنی کللتوری زارەکی و فۆلکلۆری و کەلەپوری هەموو بەشەکانی کوردستانە، هەموو پارچەکانی کوردستانە، هەر شتێکە پەیوەندی بە کللتور و فەرهەنگ و دابوونەریتی کوردەوە هەبێ ئێمە وامان کردووە کە لە دەستگای ئینستیتیوت کۆی بکەینەوە و ئەرشیفی بکەین و بیپارێزین. بینە سەر هەموو بەشەکان بەڕاستی ئێمە ئینستیتیوت لە کۆمەڵێک بەش پێک دێت کە هەمویان بەشی گرنگ و پڕبایەخن، هەمویان بەڕاستی توانە بڵێم سامانێکی زۆر گەورەی نەتەوەین، هەمویان بەشی گرنگن، هەمویان کار و چالاکی باشی تیا ئەنجام ئەدرێ. ئێمە بەشی چاپ و لێکۆڵینەوەمان هەیە، بەشی چاپخانەمان هەیە، بەشی ئەرشیفی دەنگ و ڕنگ کتێبخانەی ئینستیتیوت، ئەنجا بینە سەر هۆڵی نمایشمان هەیە و بەشی بەرهەمهێنانمان هەیە. بەڕاستی بەشەکان زۆرن، هەمووی کار و پڕچالاکین، ئەرشیفێکی دەوڵەمەند کۆکراوەتەوە بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر. بەڵێ ئەمێ هاتیتە سەر ئەرشیف، هەڵبەت دەمەوێت زۆر ئەو بەڕاستی زۆر گرنگە بەلامەوە ئەوە شێباخان کللتوری کورد و فەرهەنگ و فەرهەنگی زارێکی و هاوکات گۆرانەکان و زۆرێک لەو فەرهەنگی ئێمە فەرهەنگێکی پەرش و بڵاوە و بە شێوازێکی ئەکادیمی ئارشیف نەکراوە، بەڵام ئەو دامەزراوەی ئێوە توانیتانە زۆرێک لە شتەکان ئارشیفکەن بیکەن بە دیجیتال. ئەمانە چۆن توانیتان ئەم هاوپەیوەندی و ئەم هەماهەنگیە بدۆزنەوە، ئەو هاودەنگیە بدۆزنەوە بۆی کە دەستان ڕابگات بە زۆرێک لەو ئەرشیفە، بە زۆرێک لەو مێژووە؟ وەکو لە کورتەیەکە باستم کرد، بەڕاستی بەشی ئەرشیف گرنگێکی خۆی هەیە. ئێمە هەمیشەڵێن بەشی ئەرشیفی دەنگ و ڕنگ بە دڵی دەستگاکەدا ئەندرێ، واتە هەر شتێک کە کۆ ئەکرێتەوە ئەرشیف ئەکرێت سەرەتایەتە ئەم بەشە. ئێمە ماتریاڵێکی زۆر خامێکی زۆر لە بەشی ئەرشیف کۆکراوەتەوە دانراوە. ئێمە بە ئەوەشمان بیر نەچێت کە ئەوەی ئێمە ئەیکەین بە هەمان شێوە لە سنتەری دوهۆک لە بنکەی دوهۆک هەمان کار ئەکەن. من لێرە سڵاوم بۆیان هەیە کە ئەمانیش کارێکی باش ئەکەن، ئەوان زۆرتر کە گەڕانی مەیدانی ئەکەن و کۆکردنەوە ئەکەن و ئەرشیفی ئەکەن. ئێمە وەکو بەشی ئەرشیف مادەکان ئەرشیفەکەیەتە لای ئێمە دابشکردنی بۆ ئەکەین، ئێمە کلاسیفیکیشنی بۆ ئەکەین بەپێی بابەتەکان، بەپێی ئەو ئایتمانەی کە ئێمە هەمانە کاری لەسەرەکەین. ئێمە سەرەتا لە هاردا هەمویان هەڵەگرین، کۆیان ئەکەینەوە، لەگەڵ ئەوەشا باکە بۆ هاردەکان دروست دەکەین. اینجا ئێمە بێجگەلەوە هینمان هەیە، ینی ستۆرێجێکی گەورەمان دروست کردو کڕیمانە کە ئێمە بابەتەکان بڵێن ئەرشیفەکە لەویاش هەڵەگرین بە حکمی ئەوەی کە خۆتە زانی بۆ ئەوەی لە ناو نەچێ بۆ ئەوەی بمێنێ ڕاستە لە هاردەکانە هەڵمانگرت و ئەمەشمان کردووە. ئێمە لە ناو بەشی ئەرشیفە گۆرانی و مۆزیک، دەنگ، فۆتۆ، ڤیدیۆ، کۆمەڵێک شت لەمانە هەڵگیراوە لە بەشەکەیە. مەسەلەن دابشکاریمان بۆ کردووە. من وەکو خۆم کە لە بەشی ئەرشیفی دەنگ و ڕەنگ کارەکەم، ئەگەر ئێمە نمونەی گۆرانی یاخود مۆزیک وەربگرین یا فۆتۆ وەرگرین، ئێمە هەموو بەشەکانی کوردستان دابشکاریمان بۆ کردو. بۆ نمونە باکووری کوردستان، ڕۆژهەڵاتی کوردستان، ڕۆژئاوای کوردستان، ئێریڤان یا باشوور، ئێمە ئاوامان کردو، بەم جۆرە هەڵمان گرتو. ئێمە گەر نمونەی بۆ بینەران و بۆ جەنابێشت ڕوونتر بێت، نمونەی گۆرانی و مۆزیک باس دەکەم. ئێمە ئەگەر گۆرانی و مۆزیک بە نمونە وەربگرین بە حکمی کە لەم بەشە چۆن کارەکرێت، چۆن ئەرشیف هەڵەگرین. بۆ نمونە تۆ بەشەکانی کوردستانت هەیە بینە سەر باشووری کوردستان یا ڕۆژهەڵاتی کوردستان. ئێمە گەر بۆ نمونە وەکو گۆرانی وەریگرین وەکو دەنگی پیاو، ئێمە توانین بۆ نمونە وەکو مامۆستای خوا لێ خۆش بوو مامۆستا کەریم کابان، بۆ نمونە تۆ ئێمە باشووری کوردستانمان هەیە، جاینە سەر شارەکان سلێمانیمان هەیە، دوای ئەوە بۆ نمونە دەنگی پیاومان هەیە، دواتر کە تۆ چتە دەنگی پیاوە بەستە و مەقاممان هەیە. هەر بژین دەست و چاوتان خۆش بێ. سوپاس بۆ کاتەی پێت بەخشین شێباخان بۆ زایاڵەی داهێنانی دەنگی ئەمریکا. هەر بژین. ئەوەی دەمانباتەوە سەر یادەوەری و ڕۆژگارە جوانەکان تەنها وێنەکان نین، بەڵکو ئەو ساتە وەختانن کە پێکەوەین
لە جیهانەوە چەندین وێنەی فۆتۆگرافەری جیهانیمان بۆ ئامادەکردوون. جوتیارێکی نمونەیی داهێنانێکی جوان دەکات لە کێڵگە و بازارداریدا لە هەڵەبجە. دەرگای کێڵگەکەی بەرەو ڕووی هاوڵاتیاندا کردوتەوە بۆ ئەوەی خۆیان بەدەستی خۆیان بەرهەمەکان لێ بکەنەوە. ئەو دەیەوێت ئەو ترسە بشکێنێت کە لەسەر بەرهەمی خۆماڵی لە بازاردا هەیە. فەرحان هەورامی میوانی ئەو بێستانە جوانە بوو. سەرقاڵی لێکردنەوەی بەرووبوومەکانن بەدەستی خۆیان. ئەوان خاوەنی کێڵگەکە نین، بەڵکو و کڕیارن. ئێرە کێڵگەی کوردستانە و ئەزمموی جوتیارێکی نمونەیی هەڵەبجەیە کە ئەفتانە 2 ڕۆژ کێڵگەکەی دەکاتەوە بۆ هاوڵاتیان. خۆیان بەرهەمەکان بەدەستی خۆیان لێ دەکەنەوە. لە ڕاستیدا ئێمە بەرهەمێکی زۆر جوانمان هەیە، زیاتر لەوە جۆر بەرووبوومان هەیە. زۆر جار ئەو بەرووبمانە ئێمە چەند دەستێکەکە تا ئەگاتە دەستی هاوڵاتی. کارێکمان کرد، بیرۆکەیەکمان کرد، بۆچی ئەمە لە حەفتە بازارەکەی خۆمان لە کێڵگەکەی خۆمان ئەو بەرووبوومە نەگاتە دەستی هاوڵاتیانی خۆشەویست. زیاتر لە 90 جۆر بەرووبوومی خۆمانمان هەیە. توانیومانە پردێکی پەیوەندیدار لە بینی هاوڵاتی و جوتیاردایان بۆ بەرهێنی کشتتوکاڵیدا بکەین. ئەم هەنگاوەی ئەم جوتیارە نمونەیە دەیان هاوڵاتی بەرەو کێڵگەکەی ڕاکێشاوە. دیمەنی جوانی کێڵگەکە و کۆکردنەوەی بەرهەمەکان بە فرێشی لەلایەن کڕیارانەوە جێگەی خۆشحاڵین. شوێنێکی خۆشە هەم بۆ گەشتیاری، هەم بۆ کڕینی بەرووبوومەکان. چەنەها بەرووبوومیان هەیە لە بڵین هەر لە هەر جۆرێ بەرووبوومێک چەند جۆرێکیان هەیە. مەسەرەن وەکو تەماتە، ترێ، سەوزەکان، میوەکان. شوێنێکی گەشتیاری خۆشە بۆ ئەو میوانانی کە لە دووری شوێن، شوێنی حەوانەوەیان هەیە، شوێنی دانیشتنی ئێوارانیان هەیە. ئەمە لە هەر وڵاتێک و لە هەر شوێنێکی ترا وایە ئەو پەڕی یارمەتی ئەدرا، ئەو پەڕی پشتگیری ئەکرا. بەڵام هێندەی من بزانم بەداخەوە هیچ پشتگیریەک و هیچ جۆرە دەستێکی یارمەتی بۆ ئەم پیاوە درێژ نەکراوە. حامید داوا دەکات لەو هاوڵاتیانەی کە سەردانی کێڵگەکەی دەکەن بەرهەمەکان بە هی خۆیان بزانن و بە جۆرێک بەرهەمەکان لێ بکەنەوە کە زیان بە کێڵگەکەی نەگات. بەڕاستی ئەمە داواکارین لەم منبەرەی جەنابتانەوە کە ئەمە بە کێڵگەی خۆیان بزانن و بزان ئەم هەموو بەرووبوومێ لەم بەرووبوومانەی کە ئێمە بەڕاستی زۆر مانەبوون و شەونخونێکی زۆرمان کردو تا گەشتوینەتە ئەم ئاستەی کە ئێستا تیاین. زیاتر لە 8 ساڵە حەفتە بازاری کێڵگەی کوردستان اینجا گەشتوینەتە ئەم ئاستەی کە ئێستا تیایەتی و ئەمە مڵکێکی گشتیەوە بۆ هاوڵاتیانی خۆشەویستە بتوانین زیاترین خزمەتی ئەو خەڵکە بکەین و بتوانین ئەوانیش بە ماڵی خۆیانی بزانن. لە پاڵ کێڵگەی کوردستاندا بەبێ بەرامبەردەیان خانم و پیاو لەلایەن خاوەنی کێڵگەکەوە ڕێگەیان پێدراوە بە نرخی گونجاو بەرهەمەکانی خۆیان ساغ بکەنەوە. خۆیم ناوەبازارانە زۆر باشە، هەم بۆ لایەنی کڕیار و فرۆشیاریش. ئێستا مەسەلەن من ئەم شیرینیە ئەم نیۆڕۆیە لە ماڵەوە دروستم کردوێ کە یێنم لێرە پێشکەشیەکەم هەم بۆتە بژێوەیەکیش بۆ من هەم ئەو کەسەش کە لێ یەکڕێ لێ رازیە چکە شتەکە تازەیە و نرخیشی مناسبە. کێڵگەی کوردستان ئێستا سەرەڕای جوانی و دڵگیریەکەی دەیانەوێت بەکردنەوەی خواردنگە و شوێنی مانەوە لە داهاتووشدا وەک ناوچەیەکی گەشتیاری کشتتوکاڵی زیاتر بیناسێنن. چەندین بەرهەمی دەگمەنیان هەیە کە تەنها لە کێڵگەکەی ئەواندان و 8 ساڵیشە لە بوارەکەدا کار دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. دەڵێن شەراب تاکۆن بێت خۆش و بەتامە، بەڵام هەڵگرتنی شەراب لە ژێر دەریادا کاردارێکی ناوازە و سەرنجڕاکێشە. لە ئیسپانیا کە بە دروستکردنی شەراب بەناوبانگن مێژوویەکی دێرینیان هەیە لە وڵاتەدا بەو شێوازە جوانە میوانەکانیان سەرسام کردووە. ئەم قەفەسانەی کە لە ژێر ئاودا دەبینرێن قەفەسەی پڕ لە بوتڵی شەرابن کە خراونەتە ژێر ئاو تا ئەو کاتەی پێدەگەن. بیرۆکەی خستنە ژێر ئاوی بوتڵە شەرابەکان ئەو کاتە لای بۆرخە ساراچۆ سەری هەڵدا
کە تێبینی ئەوەی کردبوو شەرابە بەجێماوەکان لە کەشتیە نقمبووەکانی ژێردەریا بە نرخێکی گرانتر دەفرۆشرێن. هەر بۆیە لە ساڵی 2010دا دەستی دایە توێژینەوە و لێکۆڵینەوەیەک بۆ ئەوەی تاقی بکاتەوە و بزانێت ئاوی زریاکان تا چەند کاریگەریان هەیە لەسەر تامی شەرابەکان. بۆ ئەم مەبەستەش شارەزایانی بانگێش کرد بۆ ئەوەی نمونەی ئەو شەرابانەی کە لە دەریادا پێگەیشتوون بەراوردیان بکەن بە هەمان ئەو شەرابانەی کە لەسەر وشکانی دانراون. ساراچۆ دەڵێ ئەنجامەکان زۆر سەرنجڕاکێش بوون. ئێمە دەمانبینی کە هەر 3 مانگ جارێک کاتێک شارەزایان دەهاتن هەمان چیرۆک دووبارە دەبوویەوە. ئەوان نمونەکانی ژێراویان پێ باشتر بوو، بۆیە بۆ ئێمە زۆر سەرنجڕاکێش بوو. تێبینی ئەومان دەکە ڕەنگی شەرابەکان دەگۆڕێت. شەرابی سوور دەگۆڕا بۆ ڕەنگێکی بەیبوونی و شەرابی سپیش مەیلە و سەوز ڕەنگەکەی دەگۆڕا. تاو جیاواز بوون لە بۆن و تامیشدا جیاواز بوون. ئەو کارەی وەک پرۆژەیەکی توێژینەوە دەستی پێکرد لە ئیستادا بووەتە کارێکی بازرگانی لە ژێرناوی گەنجینەی کرۆزۆ. ئەم کارگەی ژێرئاوی شەرابە لە شاری پڵەنتسیایە لە کەنارەکانی باکووری ئیسپانیا. ئەوان شەرابە سپیەکان بۆ ماوەی نزیکەی 6 مانگ لە دەریا دەخەن تاوەکو پێ بگات و شەرابی سووریش بە شێوەیەکی گشتی 12 بۆ 15 مانگ لە ژێر شەپۆلەکانی دەریادا دەهێڵنەوە. تامەکەی بە تەواوی ناوازەیە، شیرین نییە، بەڵام لە هەمان کاتیشدا تاڵ نییە. قورسە ڕوونی بکەمەوە تامی چۆنە، دەبێت تاقی بکەیتەوە بۆ ئەوەی تێبگەیت چی دەڵێم. قەفەسەکانی شەرابی ژێرئاو تەنها بۆ ئەوانەی کە حەزیان لە شەرابە سەرنجڕاکێش نیەن، بەڵکو بۆ زیندەوەرانی ناودەریاژ جێگای سەرنجە. کارگەکە 20 میتر لە قوڵایی دەریادایە و بە شێوەی تاشەبەردێکی دەستکرد دیزاین کراوە. قەفەسەکان لە ماوەی ساڵانی ڕابردوودا بووەتە پەناگەیەک بۆ زیاتر لە 100 جۆرەی گیا و زیندەوەری دەریایی. ئێمە لە ئێستادا توانای هەڵگرتنی 25,000 بوتڵی جیاوازی شەرابمان هەیە. ئێمە شانازی بەوە دەکەین، نەک تەنها بەهۆی بەرهەمێنانی شەرابەکانەوە لە ژێر دەریادا، بەڵکو بەهۆی ئەو ژیانی دەریایەوە لەوێ دروست بووە و ئێمە هەموو جارێک سەدان ماهی جۆراوجۆر دەبینین کە دەوری قەفەسەکەیان گرتووە. لە ئیستادا ئەم کارگەی شەرابی ژێرئاوە نزیکەی 2000 بوتڵی شەرابی سووری سڕا و 3000 بوتڵی شەرابی سپی گرێنش و 480 بوتڵی شەرابی ڤیانیەی تێدایە و بڕیارە بەم زوانە ژمارێکی زیاتر بخرێنە ژێر ئاو بۆ ئەوەی تا چەند مانگی داهاتوو لەوێدا تام و ڕەنگ و بۆنێکی ناوازە وەرگرن. بەفراوی نورەی دەنگی ئەمریکا، واشنگتۆن. بەهۆی جەنگەوە ئەوروپا تازەبیر لەوە دەکاتەوە لە بری نەوت و گازی رووسیا جێگرەوەیەک بدۆزێتەوە، بەڵام ئیتاڵیەکان وا سەرقاڵی دۆزینەوەی وزەیەکی تازن لە سروشت ببینە چۆن سوود لە نیشتیمان وەردەگرن. لە ناوچەیەک بە قەبارەی شارێکی بچووک لە ناوجەرگەی ڕۆمادا تۆژەرانی ئیتالی کە لەسەر ڕێگە چارێک دەکەن بۆ گۆڕینی تەکنۆلۆژیەکانی وزەی کە لە ئێستادا هەن بەرەو سیستەمەکانی نوێتر و سەوزتر. ئەویش بە بەکارهێنانی هەل لە پەناڵی خۆری زەبەلاحەوە و بە تەکنۆلۆژیای بەرزەوە هەتا کارگەیەکی بایۆگازی ئاسایی تر کە لە پاشماوەی خۆراکی کۆن گازی میثان بەرهەم دەهێنرێت. ئەگەر بتوانین بەشێکی زۆری پاشماوەی خواردنەکەمان بەکاربهێنین، ئەوە نزیکەی لە سەدادەی گازی میثان بەرهەم دەهێنین کە بە وزە بەکاردێت و ئەوەشمانە ئەوەیە کە دەتوانین بەشێکی گرنگی وزە بە سەربەخۆیی دابین بکەین. هەرچەندە ڕەنگە ئەمە بەڵێن دەرد بێت، بەڵام ئەم تەکنۆلۆژیایە بەربڵاو نییە. زۆر جار پاشماوەی خۆراک لە زبڵخانەکاندا بەجێ دەهێڵێت تا بۆ گەن دەبێت. هەروەها سووتاندنی گازی میثان هێشتا دەبێتە مایەی دەردانی گازە زیان بەخشەکان. هەر بۆیە هایدرۆجین لە بری ئەوە ڕۆڵێکی گەورە دەگێڕێت لە گەڕان بە دوای سوتەمەنی جێگیردا کە پاشماوەی بەرهەمەکەی تەنها ئاو دەبێت. لێرەدا لە ENEA دۆڵی هایدرۆجینی لێیە لە کارگەیەکی خانەکانی سوتەمەنی لە ئاستێکی پلەی گەرمی بەرزدا. توێژەرانی وەک دەیڤید پۆمەگلیا قەناعەتیان وایە ئەم گازە کە دەکرێت بسووتێنرێت ڕێگەیەکە بۆ بەرەو پێشچوون. ئەو پاتری دیزاین و دروست دەکات کە دواتر بە بەکارهێنانی هایدرۆجین گرم دەکرێن بۆ بەرهەمهێنانی کارەبا.
ئەم ئامێرە بەکاردێت بۆ گەرمکردنی خانەکانی سوتەمەنی. کارەکەی ئەوەیە هایدرۆجین بەکاربهێنێت یان هەر گازێکی تر بۆ بەرهەمهێنانی کارەبا و گەرما بە شێوەیەکی ئێجگارکارە. هەرچەندێکە پۆمەگیلیا دەڵێت بۆ ئێستا نرخەکەی هەشتا زۆر گران دەکەوێت بۆ بەرهەمهێنانی ئەم جۆرە وزەیە بە پێوەرێکی گەورەتر. بەڵام لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیای نوێتر و بە بەکارهێنانی فراوانتری بۆ خەڵقی لە کۆتاییدا نرخەکەی دەکرێت دابەزێت. دەشڵێت لە یابان لە ئێستادا سەدان هەزار لەم جەنەرەیتەرانە لە ماڵەکاندا بەکاردەهێنرێت. لە ئێستادا گرنگترین خاڵ بۆ بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیایە لە ژیانی ڕۆژانەماندا لەوانەیە تێچوونی بەرهەمهێنانی بێت. لە ڕووی گشتیەوە ئەگەر بیهێنیتە بەرچاوت بۆ بەرهەمهێنانی 1 کیلۆوات کارەبا لە ڕێی ئەم ئامێرانە نزیکەی 10,000 یۆرۆی تێدەچێت. بۆ ئەوەی بتوانین هەرزانتری بکەین بە بەراورد بە تەکنۆلۆژیای ئێستا بۆ بەرهەمهێنانی کارەبا دەبێت ئەو نرخە بۆ هەر کیلۆواتێک بۆ نزیکەی 4,000 یۆرۆ کەم بکەینەوە. ڕەنگە ئەم کارەش کات و کۆشەشی زیاتری بوێت، بەڵام پێی دەچێت لە ئێستادا ئیتالیا بەو ئاراستەیەدا بڕوە کە لە داهاتوویەکی نزیکدا پشت بە بەرهەمهێنانی وزەی خۆی ببەستێت. ئەو خانمە زیاتر لە 23 ساڵە ئەم دوکانە فەرهەنگی و هونەرەی لە نیویۆرکستی دامەزراندووە. ئەو بابەتە فۆلکلۆری و کولتوریەکان لە خودی ئەو خەڵکە دەزڕەنجینانە دەکرێتەوە کە بە عیشقەوە فەرهەنگی خۆیان پاراستووە. لە باژارێ نیویۆرکê jinek hunerên folklorîkiyên Meksikî ku bi destan hatine çêkirin ev 23 sale difroşe. Dînalîyor, di zaroktiya xwe de bi dayîka xwe re diçin Meksîkayê û ji wê demê vir de xwe wek evîndareke hunera Meksikî dibîne. Di dikana dînayî de ji kincan bigin heta xemr û xişan, peykerên piçûk hema bêje her tişt heye. So Mexican folk art to me. Hunera folklorîka Meksîkayê têwateya tiştên ku bi destan hatine çêkirin. Herwiha ev berhemên hunerî ji aliyê gelê vir ve tê çêkirin û ev mirov bo hînbûna vê hunerê naçin zanîngehan. Dîna bixwe salê 3-4 caran diçe Meksîkayê û wan berhemên hunerî ji malbatan dikire. Li gor çavderên dînayê ev berhemana hemû ji aliyên Meksîkên xwecihî ve hatine çêkirin. Everything's handcrafted by people. So when you come home from Wek mînak tu zarokî û ji dibistanê vedigerî malê û bi malbata xwe re rûdinî. Malbat berhemên hunerî çêdike û tu jî bi wan re hîn dibî. Mirovek te pîkan diqewrine, bêtirî zarok de pîkan simartê dikin û boyax dikin û pîş re jî malbat hunereke bi hûrgulî bikartînin. Ev kevine şopî nifş berdewam dike. Dikan 23 sal berê hatiye vekirin. Lê dînayê got ku wek berê mişterî nayên û ew wisa difikire ku ji ber sedema pandemiyê ye. Her wiha dînayê berdewamî got dema ku Meksikên ku li Nîwyorkê dijîn têne dikana wê pir dilşat dibin ji ber ku ew di dikana wê de çand û hunera xwe dibînin. cultural celebrations, like a lot of the clothing. Mirov li vir tiştan bo hin pîrozbahiyên xwe yên kevne şopî dikirin. Bi taybet jî kincên çandî dikirin. Wek mînak dema ku zarokên wan dibistanê xilas dikin, malbat bo merasîma pîrozbahiya wan kincên kevne şopî dikirin. Di daviya xeberdana xwe de amaje bi vê yekê kir ku armanca wê ya vekirina vê dikanê ev e ku ew hez dike piştgirî bide hunermendên Meksikî. Sinan Tunçdemir, Dengê Amerîka, New York. براوەکانی خەڵاتی MTV ڕەخنە و هاوخەمی خۆیان دەردەبڕن بۆ قوربانیانی ئەو کۆمەڵکوژیانەی ئەم دوایانە لە بازار و قوتابخانە و نەخۆشخانەیەکی ئەمریکا بەهۆی چەکەوە. داوای کۆنتڕۆڵکردنی چەک دەکەن و داوا لە حکومەت دەکەن شتێک بکەن بەرامبەر ئەو کارە ساتانە. حتاوی دەمێک و بەشداربوو پشتی نیڤرۆیا ڕۆژا ئێکشەمبیێ لە پێنجی vê mehê gihiştine ahenga xelatên filîman ya MTV û televizyonê heta niha nêzîkî dehan teqekirinên bi komel li Amerîka rîdane. Cîhan bûye cihekî dijwar bû jiyanê. Ji ber vê yekî ez hewl didim aram bijîm û harîkariya derûniya xwe bikim û çendî bişêm harîkariya kesên din jî bikim û hin xeletiyan rast bikim. Pêşkêşkar ekter û nivîskarê televizyonê Billy Eichner di navan çend kesatiyan dabû got axeft û got divê çi bête kirin sebaret kontrolkirina çekan li Amerîka. Ger Senat niha tiştekî neke wê demê divê her û her di şermezariyê de bijîn
و ئەس بێژم هەر کوماری پارێزەک و دەموکراتێک di hikûmetê da yasayên ku dê bi hêsanî alîkariya zarokên bêguneh bike ku neyên kuştin asteng bikin ji min re ew xerabin û nemrûvahîne. Divê her tişt ku ji destê me tê em bikin, da ku demokrat û kumariyan neçar bikîn tiştekî bikin. Ji ber ku bi rastî her roj zarok û mirovên bêguneh têne kuştin û guhnadin wan ji ber ku ew tenê peran û hêzî dixwazin û gava mirov têne kuştin bi wan negiring e. Ev yek pirseke giring û pêdiviya em hemî bêyne deng. Ektera Bulgarî Maria Bakalova ku berbijêra Oscarê bû, filîma dawiya Borat ku derbarê gehandina bertîlekî sersûrhêner bû desthilatdarên Amerîka bû, ji bo wergirtina Sûdê ji welatekî şikomend wekî Qazaxistanê nerînek netewî pêşkêş kir. Ez gelek hewl didim ku bi pergala Emerîkî ra têkel nabim. Ji ber ku ez biyanîme ev e tenê 3 salan ez li vêrê me. Lê wekî mirov ez bawer dikim divêt em xwedî deng bîn û piştgiriya tiştên bi vê rengî nakin. Ez xelka Bulgarya me ku welatekî piştî Sovyetê ye, lê wekî kes tu neşêçekî helgirî li malê. Lê li vêrê ev tiştenî ne, ez her roj gelek didirsim divî serdemê em têde dijîn. Ez hîvî darim ku her tişt baştir bew xelek wê hizrê bikin ku divê çek bêne kontrolkirin. Çend kesatiyên navdarên din jî hevpeyvîn encam dan. Lêbarê derûnî bi giştî li ser ferşê wek hercar bi rewş nebû. Bêguman filmên me peyameka siyasî jê re heye. Ez hêvî dikim ku her kesekî hişyar peywendiyê bi nûnerên Kongresî re biket. Pêdiviye ku ev yek rawiste. Ji bo min êdî ne babetek siyasî ye. Ev e babetên mirovan e. Jiyana xelkê û zarokan e ku her roj di matasiyê de ye, ji ber yasayên ku niha li holê ne. û pêwîst e ku bihêne guharîn. Hindek caran bez duakirin ne bes e. Divêt em dengê xwe bigihînin karbidestan û parêzvanan. Ekterê Brîtanî tam bilis jî got ku ez bixwe nikarim çareseriyekê ji bo vê pirsgirêkê vebînim. Lê çanda Amerîka têkeliyek bi çekan re heye. Gelek qonaxên dijwar derbas bûyne û hîvîdar bû ku rêkek bo vê yekê jî bêdeve dîtin. ئەرستۆی فەیلسوف دەڵێت خراپترین شێوەی نایەکسانی ئەوەیە کە هەوڵ بدەین شتە نایەکسانەکان یەکسان بکەین تا زایەڵەیەکی دیکە و داهێنان و خەمێکی دیکەی جیهان ماڵەوە.